بەتەکید ئێمە ساڵانە ئەو گرێبەستانی کە هەمانە تایبەتە بە ئۆتۆمبیلەکانی گرێبەست لەلایەن ئەنجومەنی وەزیران و وەزارەتی داراییەوە نوێ ئەکرێتەوە. ئەم ساڵیش دوای بە سەرچوونی ماوەی گرێبەستی ساڵانە داوامان لە ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی کرد گرێبەستەکان نوێکرانەوە بۆ هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان کە ژمارەیان 207 ئۆتۆمبیلە، بەڵام بەپێی ڕێنمایی نوێ دیارە ڕێنمایەکانی لەلایەن وەزارەتی دارایی و دەرەچێت سەبارەت بە نرخ و جۆری وەرگرتنەکانیان. نرخەکان بەهۆی ئەو قەیرانەدارەیە سا ڕووی لە هەرێمی کوردستان کردو و دابەزی نرخی شتومەکەکان نرخی سیارەکانیان کەم کردەوە ئەوە وەکو ڕێنمایی وەزارەتی دارایی و پاشان جۆری وەرگرتنەکانیش بەپێی ئەو ڕێنمایانەیە کە لێەوە دەرەچێت. ئێمەش بۆ ئەو مەبەستە ئیعلانی ئاشکرانمان کردووە و لیژنەی تایبەتمەندمان بۆ دروست کردووە لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان تاوەکو بەپێی ڕێنماییەکان ئەو جۆرە سیارانی کە ئێمە بەست و پێویستمانە وەریان بگرین. ئەوەشی کە لە منتیقەی سۆران دیارە هەندێک ناڕزایی و گلەیی هەبوون ئەوانە بەڕاستی بەشێکی لەسەر ڕێنماییەکانیش ئەوە ڕێنمایی با بڵێن وەزارەتی داراییە وەکو دەستگای من ئێمە پابندین پێوەی بەشێکیشی سەبارەت بەوانەی کە نرخەکان دابەزی و نرخەکان ژۆک باسمان کرد پابندە بە و هەلومەرجە دارایی کێسا لە هەرێمی کوردستانە هەیە سەبارەت باوانەشی کە خزم و کەسی یەکەن تەمان ئێمە گلەی و گازندەیەکی زۆرمان لە هەموو شوێنەکانەوە بەهاتون باز لەوەکەن کە هەندێک لە کارمەندان و فەرمانبەرانی دەستگا سیارەی تایبەتەی خۆیان هێناوە و بەکاری دێن لە ناو دەستگا بۆ مەبەستە ئێمە بۆی ڕێگری لەم حاڵەتە بکەین. داوامان کردووە کە هەر کەسێک سیارەکە بە ناوی خۆیەوە نەبێ یاخود هی کارمەندێکی دەستگابێت ئەوە ئێمە ناتوانین بە پێی ڕێنمایەکان وەری بگرین تاوەکو دەرفەتی زیاتر بن بۆی خەڵکێکی تر لە دەرەوەی دەستگا بتوانن سوودمەند بن بە کرێدانی ئۆتۆمبیل.